سپاس قەتار و خاوکەرێک ئەڵێم فەرموو. لەی شومێریای تاڵیمە لای کەماوەی ئیقباڵیم جارێکاوەی فرسەت بۆ خوا چی بکەم من یا نەخاوڵیوە هەر ڕۆژێکاوەی دنیا عەزیزم پایەکێ سازن فەڵگای ڕۆ دەروازەیەوەی مەینەت جا چی بکەم هەر پای من واوزەنە چون مجنونەی بمرم دەروونم غارە ناوەیە ئای دەروونم ئای سەد غار ئای مەیلە قایوە تێدا و زەحمەتای عەزیز خەو خۆشەکەمە بگیاڵە لێشدا و دووبارە شینمەنە